سڵاوتان لێبێت. سیانزە لایەنی کوردی لە شاری کەرکووک کۆبوونەوە بڕیاریاندا بە یەک لیستی هاوبەش بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن لە پارێزگای کەرکووک. پەیامنەری ئەنارتی لە کەرکووک ڕایگەیانە و سیانزە لایەنە ئەمڕۆ چوارەم کۆبوونەوەیان ئەنجام داوە لە بارەگای مەڵبەندی کەرکووکی یەکێتی و بڕیاریانداوە بە لیستێکی هاوبەش بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن لە پارێزگای کەرکووک. عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە پەیامێکدا کە لە ڕێگەی وەفدی بەدەپەوە هەدەپەوە ڕایگەیاندبوو سێ مەرجی بۆ چارەسەری دیموکراتی لە تورکیا دەستنیشان کردووە و دەڵێت چاوەڕێی ڕێکەوتنی ئەرێنیترە لە حکوومەتی تورکیا. ژمارەیەک لە خانەنشینانی سلێمانی بەهۆی وەرنەگرتنی موچەوە و ڕژانە سەر شەقام و ناڕزاییان پیشاندا. پەیامنەری ئەنارتی لە سلێمانی ڕایگەیان ئەو خانەنشینانە لە بەردەم بنکەیەکی خانەنشینی سلێمانی گربوونەوە و شەقامی بەردەم بنکەکەیان داخست. حکوومەتی هەرێم پێنجشەمەی ڕابردوو کۆمیسیۆنی ئاگادار کردەوە بۆی لە 30 نیسانی داهاتوو هەڵبژاردننی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێکە ئەو کاتە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ مەبەستە بڕیار ئەمڕۆ کۆمیسیۆن کۆبوونەوەیەک ئەنجام بدات. سەرلەبیانی ئەمڕۆ ژمارەیەک لە خوێندکارانی بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی گربوونەوەیکی ناڕزاییان دژی کوشتنی ڕۆژنامەنووس کاوەگەربێنی ئەنجامدا. خوێندکارانی خۆپیشاندە داوایان کرد بە زووی ئەنجامدرانی تاوانەکە دەستگیر بکرێ و کۆتایی بە کوشتنی ڕۆژنامەنووسانیش بهێنرێت. لە زیندانی پارێزگای ورمەی خۆرهەڵاتی کوردستان گەنجێکی تەمەن 25 ساڵ لەلایەن دادگای ناوەندی پارێزگای ورمەوە سزای لە سێدارەدانی بەسەردا جێبەجێکرا. ئاژانسی هەواڵی کورتپا بڵاوی کراوە یۆنس باپیری خەڵکی شاری بۆکان دوای 6 ساڵمانەوە لە زیندانی ورمێ سزای لە سێدارەدانی بەسەردا جێبەجێکرا. هەرشاد بن.